ناتوانی بەهۆی بەدواداچوونی ئەو شوێن پایانەی بڕیوتە بگەڕێیتەوە ڕابردوو. بەڵام ئەگەر بێت و کاتی تەواو چاوەڕوانی بیت ڕابردوو بە پێیەکانی خۆی دەگەڕێتەوە ناودەستت. ئەیشان ئەگەر بێت و ڕابردوو نەگۆڕیتەوە دەتوانی بۆ خۆت باگی کەیت. ئەگەر یەک جار یاریەکە دۆڕاند بێت ناتوانی تۆمارەکانی ڕەشکەیتەوە و لە بیری بکەیت. ئەیشان خۆشەویستەکەم، بەڵام ئەگەر نرخی تەواوی خۆت بدەیتەوە ئەوە ئەو مێزەی کە لەسەری هەموو شتێکت دۆڕاند بوو دەگەڕێتەوە و دووبارە لەسەری دادەنیشیتەوە. بدەنەوە کاکەدە وەڵامم بدەنەوە. شنگی تاکسی فەرموو؟ ئێوارە باش، من جەنگیز ئەتای لە ماڵەوە پەیوەندی دەکەم. کاک جەنگیز شەو باش. خێزانەکەم داوای تەکسی لێوە کردبوو؟ بەڵێ دەبێت کە ڕۆیشتووە. دەبایە بە یەکەوە لێ نامخۆین، شوێنەکەم لەبیر کردووە مێشکم نەماوە بۆیە پەیوەندیم کردووە. هۆتێل ئەستەمبولی گەورە کاک جەنگیز. هۆتێل ئیستانبولی گەورە؟ سپاس. ڕاستەکە نەمەتوانی بزانم دەی یان نایی. بەڵام خۆ دەزانی کە بۆ هاتووم. پێش ئەوەی بێ ئەوەم دەزانی. بۆ؟ چونکە نە جەنگیز نە باوکت نە عومەریش هیچ جێچێک لەوان نا. منم کە ژیانی تۆ تەواو دەکەم. ئەوانیش هەمان قسەی تۆیان دەکرد. چونکە ئەوان بە حسابی خۆیان زۆر باش تۆیان ناسی بوو. ئەی تۆ؟ هیچ کەسێک ڕاستی نازانێ ئەیشان. تەنانەت منیش؟ بۆچی وایە؟ چونکە ئەیشانێک کەس نییە. چەندین ئەیشان هەیە لە ژیاندا، هیچ کامیان درۆ نییە، هیچ کامێکیان خیانەتت لێ ناکە. ئەو ئەیشانەی ماچت دەکا هەمان ئەو ئەیشانەیە کە لە دوورەوە زۆر لێت دوورە. ئەو ئەیشانەی پەیمانت پێدا، ئەو ئەیشانەیە بێ ئەوەی پەیمانی دابێ دەڕوا. ئەو ئەیشانەی دەستت دەگرێ، ئەو ئەیشانەیە دەڵێ خۆشم دەوێی. هەمان ئەیشانیشە کە لە پشتەوە چەقۆ لێدەدا. هیچ کامێکیشیان درۆ نییە، هەمویان ڕاستین، هەمویان جوانن، هەمووشیان ئەیشانن. بۆچی وا سێر دەکەی؟ دەتەوێت چی بڵێ؟ دەتەوێت شتێک بڵێ؟ ئەوانە پێش من تەنها یەک ئەیشانیان ناسیوە، تەنها لەگەڵ یەک ئەیشانیش خۆشیان کردووە، تەنها یەک ئەیشانیان خۆش دەویست. من هەموو ئەیشانەکانم خۆش دەوێ، هەمویانم دەوێ. بۆ من چی دەمێنێتەوە؟ گەر تۆ هەمویان ببێ کامیان بۆ من دەمێنێتەوە؟ هیچ کامێکیان، چونکە تۆ تەنها بەشی من دەکەی.
خزمەت گوزاری ژوورەکەمان بان کردووە لەوانەیە دوای برسیمان چیت داوا کردووە؟